بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە بەرنامەی مەودادا دەپرسین ئایا تا ئێستا ڕۆشنبیری کورد دەزانێ ئیسلام چییە و مێژووی موسڵمانان کامەیە؟ بۆچی دین تێکەڵ بە ململانی سیاسی و ئایدۆلۆژیەکان دەکرێت؟ لە ناو مێژوودا کۆمەڵێک تۆمەت هەیە بە ناوی ئیسلامەوە دروست کراوە. بەداخەوە ڕێژی ئەم تۆمەتانە لە ناو مێژووە تاوەکو ئێستش هاتووە. دەپرسین ئایا کورد بۆ نەیتوانی وەکو تورک و فارس و عەرەب سوود لە ئیسلام وەربگرێت؟ ئەوە چییە وای کردووە کۆمەڵێک نوخبە و ڕۆشنبیری کوردی یاخود هەندێک لە بەناو ئەکادیمیست و مامۆساکانی زانکۆ قسە لەسەر ئەوە دەکەن کە ئیسلام کاریگەری لەسەر ڕەفتاری خراپی سەرکردە سیاسیەکانەیە. لەوانەیە ڕووداوەکانی خۆراوای کوردستان لەم دوایانەدا بابەتێکی گەرم و گوڕ بوو بێ کە زۆرترین قسە لەسەر ئەو ڕووداوانە کراوە دین بۆ خۆی هێنراوەتە ناو ململانێ سیاسیەکان. ململانەی هەرێمایەتی و ناکۆکی ناوخۆیی کورد و بەرژەوەندی وڵاتانی خۆراوە چ پەیوەندی بە ئیسلام و مقەدەسەکانیەوە هەیە؟ ئەوانە کێن هێرشەکە لەسەر مقەدەسەکانی ئیسلام؟ بۆ دین دەبێت تۆمەتبار بکرێت؟ ئایا ڕەفتاری سەرکردەیەکی سیاسی یاخود بکەرێکی سیاسی دەبێتە ماڵ بەسەر ئاینی پیرۆزی ئیسلامەوە؟ ئەو ڕوانگە فکریانە کامانن کە جیاوازی دەکەن لە نێوان مێژووی ئیسلام و مێژووی موسڵماناندا. مەینەتی کورد لە خۆراوای کوردستان خوێن ڕشتن، شەڕ، بەریەکەوتن، جێدەستی ئیسلام لەکوێدا دیارە لێرەوە؟ ئایا موسڵمانان یاخود ئیسلام بەرپرسیارەتی هەیە لەم ڕووداوانەی کە لە خۆراوای کوردستان تا ڕووەدا؟ هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودادا بە دوو بەشی جیاواز لە دیدێکی ئەکادیمیانەوە لە ڕوانگەی کۆمەڵێک مامۆستای زانکۆ و خاوەنی توێژینەوەی زانستیەوە قسە لەسەر ئەم باس و بابەتانە بکەین تاوەکو بینەر ئەوە بزانێت کە ڕاستی ڕووداوەکان وە ئەو کێشە و گیر و گرفتانە لە ناو قوڵایەکانی مێژوودا کامانن تا چەند تۆمەتەکانی ناو مێژوو ڕاستن و لە ئێستاشدا زیندوو دەکرێنەوە. میوانەکانی ئەم بەرنامەیەم بریتین لە هەریەک لە بەڕێزان دکتۆر بەهمەن ساڵح شارەزا لە مێژووی سەدەکانی ناوەڕاست و خۆراڕادناسی، دکتۆر حسین محەممەد ساڵح مامۆسای زانکۆ و شارەزا لە مێژووی شارستانەتی ئیسلامی. سوپاستانەکەم بۆ ئەم دەرفەتە. دکتۆر بەهمەن، ئەو ڕوانگە فکریانە یا ئەو جیاوازیانە کامانن کە لە نێوان مێژووی موسڵمانان و خودی ئاینی پیرۆزی ئیسلامە قسەیان هەیە یاخود ڕوانگە جیاوازەکان کامانن؟ دوو مەفهومە لەوانەیەکێ لە ئیشکالێتەکانی ڕۆشنبیر بەگشتی و ئەوانەی کە پیانەوتە دەستە بژێر و نوخبە ئەوە بوو هەمیشە ڕەفتاری موسڵمان یاخود موسڵمانێکی وەکو هەر بکەرێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری فەرهەنگی کردەوەکانی لەسەر خودی ئیسلام کە خۆی بریتێ لە کۆمەڵێت دەق و پێدراوی مقەدەس یاخود چەسپا و کردووە بە ماڵ. ئەم جیاوازیانە لە ڕوانگەیەکی ئەکادیمیانەوە چۆن جیاکرێتەوە؟ دەست خۆش بۆ پرسیارەکەی جەنابەت. موسڵمانەتی بۆ کەساوە کە ئینتیمای هەیە بۆ ئیسلام، ئەجینا مەرج نییە ئەوەی کە ئینتیمای هەبێ بۆ زانکۆیەکی دیاریکرا و بە تەواوەتی نوێنەرایەتی هەموو زانکۆکە بکە. کەسێک لە شارێکەوە هاتبێک نوێنەرایەتی هەموو شارەکە بکە. و ئیسلامیش ئەگەر ئێمە پلەبەندیەک بکەین لە نێوان مەرتەبەکانیان، کەسێک ناتوانێت بە هەر چەندێکەوە خاوەنی مێژوویەکی هەبێ، هەرچەند خاوەنی حەزارەتێک بێ، بەڵام هەموو ئیسلام لەو حەزارەتەیە کۆ بکەیتەوە. بۆیە ڕوویکی بەرفراوانتری هەیە. ئێمە لە خودی ئیسلامدا پلەبەندیەک هەیە کە ئەکرێ باسی بکەین، یعنی کەسێکی ئاسایی دەرەجەی یەکەمە ئەبێ بە موسڵمان، بەڵام لە دەرەجەی دوایی تاکە زۆر دیندارترە ئەو کاتە مومینە دەرەجەی زیاتر ئەچێتەوە پلەیەکی بەرزترەوە کە ئیحسانە. بەڵام لەم پلە بەرزیانەدا هەر هەمووی ناتوانێت کەسێک بێ ئەگەر غەڵەتێکی کرد تۆ وەکو کەسێکی ئەکادیمی، وەکو کەسێکی توێژەری ڕاستەقینە کە بتەوێت بە شێوازێکی ئەکادیمیانە لە مۆزوع لێک بیتەوە ئەوە بکەی بە ماڵ بەسەر خودی ئیسلامەوە. چونکە خودی ئیسلام کۆمەڵێ دەقن، کۆمەڵێ یاسان، کۆمەڵێک دەستورن کە دانراوە کە وەکو چۆن لە هەموو عالەمدا دەستوری یاسا هەیە، بەڵام مەرج نییە سەرجەم هاوڵاتیەکانیان لە نوێنەری خودی ڕاستەقینەی ئەم دەستورانە بن. بە هەماشەوە
مێژوو ئیسلام و یاخود ئێسەی ئیسلام کەسێک ناتوانێت بێت بە تەواوەتی خاڵێک بووە سێت لەسەری و جۆرێک لە نوێنەرایەتی ناو بنێ بە نوێنەرایەتی خودی ئاینی ئیسلامەکە وەکوتمان دوو جیاوازین لە نێوان جیاوازی منەمەوێت تۆ زیاتر لە ڕوانگەیەکی زانستیە ئەکادیمیەوە قسە لەسەرەوە بکەیت ئەم چەمکانە کە تێکەڵ کراون ئیسلام لەگەڵ مێژووی مسلمانان یانی چۆن ئەکرێ جا بکرێنەوە بەداخەوە یەکێ لە ئیشکالەکانی ڕۆشنبیری کوراتاوەکو ئەم لەحزەیەش ئەوەیە یعنی ناتوانن خۆیان لەو تەوقە ڕزگار بکەن کە تەجاوزی ئەوە بکەن کە سەیری خودی ئینسان بکە کە ئینسان بۆ خۆی بریتە لە ئینسانێک بیرەکاتەوە غەریزەیە هەڵچوونیەیە داچوونیەیە بیرکردنەوە یعنی بۆ خۆی ئەمە ناکرێتە ماڵ لەسەر ئەوەی کۆمەڵە دەقی پیرۆز یاخود مقدس یعنی تۆ ئەم ئینسانە بێ بکەی بە کۆپیێکی ئەوە ئەمە چۆن ئەکرێت لە ڕوانگەیەکی زانستیەوە جا بکرێتەوە خۆی ئێمە گرنگترین شت کە کاری لەسەر بکەین کە خودی دەقەکان چۆن ئەخوێنرێتەوە چۆن تێ ئەگەێرێت چۆن ئەخیتە ناو واقعەوە ئەمە ئەتوانرێت حاڵەتێکی وا دروست بکە کە بڵین تا ڕادەیەکی زۆر نزیکە لە ئەو مەقاسیدەی کە شەرع هێناوێتی و کە خوازیارە دەستەبەری بکە لە ناو کۆمەلگا و لە ناو ئەرزی واقعدا ئەم خوێندنەوەی چەندێک ڕاست بێ چەندێک نزیکتر بێ چەندێک وردەکاری تیاتر بێت و بە زانستیانە بڕوات ئەو کاتە ئەتوانێت لە بوارێکی باشتردا ئەوە تەوزیف بکە بۆ ناو کۆمەلگایە کە ناو نراوە کۆمەلگای ئیسلامی ئەژینا ئەگەر ئەم جیاوازیە نەبێ هەر کەس بەو بۆری بۆچوونەوەی کە خۆی هەیەی یا توێژی بە شێوازێکی زانستیانە نەبێت ئەو کاتە کۆمەلگاکە هیچ جیاوازیەکی نابێت لە کۆمەلگایەکی غیرە ئیسلامی و غیرە مسلمان. بەڵێ سوپاس دکتۆر حسێن ئەمەی کە دکتۆر بەهمەن هێمای بۆ کرد بەڕێز دەگەر تەواوکاریات تەکمیلەیەکی بکەین بە تابلۆیەکی تەواو وەڵامەکەی بە هەر من بە سادەیەڵە مێژووی ئیسلام چییە و مێژووی مسلمانان چییە بەم سادەیە ئەمەوێ بە بینەران بڵێ. سەرەتا بە ناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ تۆی بەڕێز سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام سپاس بۆ ئەو بیرەنە بە ڕێزانی کەوە تەماشای بەرنامەکە کە ڕوونجۆ لێ ئەماگرن مێژوو مسلمانان بێت یا هینی مەسیحی بێت یا هینی یەهودی بێ یا هینی بوداییەکان بێ هەرچیەک بێ مرۆڤەکانن دروستیەکەن ڕۆڵی مرۆڤەکانە لە ژیانی خۆیانە ڕۆڵ ئەبینن کە وەکو کارەکتەرێک مێژوەکە دروستەکەن خۆی ئەوەی کە مێژوو دروستەکە بریتێ لە سێ فاکتەری سەرەکی مێژوو دروستەکە کات شوێن ڕووداو ڕووداوێک لە شوێنێکە لە کاتێکا ڕوو ئەیامی ئەبێ بە مێژوو جا ئەو ڕووداوە ئەکرێ ڕووداوێکی خواکرد بێت ئەکرێ ڕووداوەکە کارەساتی دەستی مرۆڤەکان بێت بە خراپ یان ڕووداوی دەستی مرۆڤەکان بێت بە چاک و بە خزمەت گوزاری بە هەردوو بوارەکە ئەمە مێژووە مسلمانیش لە کێ پێک هاتووە مسلمانیش لەو مرۆڤانە پێگاتون لەو بەشەرە بەنی ئادەمن وەکو باقی خەڵکەکانی تر بەڵام هەڵگری یا شوێنکەوتەی ئاینی پیرۆزی ئیسلامن ئێمە کە تەماشای ئاینی پیرۆزی ئیسلامەکەین دقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وا خەڵک فێر ئەکا شوێنکەوتەکانی فێرەکە کە هیچ کەسێ معسووم نییە جگە لە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام معسووم بە واتای ئەوەی کە هەڵە نەکات هیچ کەسێ معسووم نییە جگە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای لێبێت یەکەم کەسە لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەبێ بە جێنشینی یەکەم وتار کە ئەیخوێنێتەوانێ و هەموو مسلمانانی ئەو کاتە گویان لێتی بۆ ئێمە نقل کراوە وتەکەی زۆر مەشهورە کە ئەفەرمێ ئینی قەد ولیت عەلەیکم وەلەست بخەیریکم کە منتان هەڵبژاردووە و کردوتانم بە کار بەدەست و گەورەی خۆتان مەرج نییە من چاکترینی ئێوە بم پشتیوانم بن ئەگەر چاکم کرد ڕاستم کەنەوە ئەگەر هەڵم کرد تا کۆتایەکەی وتارەکەی کەوا دوور درێژە ئێمە مەبەستمان لەم بڕگەیەتی ئەگەر هەڵم کرد ڕاستم کەنەوە ئەگەر چاکم کرد پشتیوانیم کرد یعنی کاتە قابلیەتی هەڵەمتیایە ئەو ئەفەرمێ کە کەسی یەکەمە لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو خۆی ئەڵێ من احتیمالی ئەوە هەیە غەڵەت بکەم بۆیە پێویستیم بە چاودێری ئێوە هەیە ڕاستم کەنەوە ئێمە بەم شێوازە یەکتری ئەناسین و خەڵکی ئەناسین خوای گەورە فەرمێ لە قورئانی پیرۆزا وەنەفسی وەما سەواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها ئینسان توانای چاکەکردن و خراپەکردنی هەیە ئەوەی کە خۆی پاک ئەکاتەوە و
بەرەو چاکە ئەڕوا سەرکەوت و سەرفرازە ئەوەشی کەوا خراپا کات و خۆی پاک ناکاتەوە زەرەرمەندە کەواتە ئینسان و خودی ئینسان کە موسڵمانیش هەر لەو ئینسانەیە ئەتوانێت چاکە بکات و خراپە بکات عفو ئەو مێژوێشکەوە لە بەردەستایەوەکەوە پێ ئەوتێ مێژووی ئیسلام لە ڕاستیە بە مێژووی مسلمانانە مێژووی ئەو خەڵکەیە کە ڕۆڵیان بینیوە بۆیە ئەکرێت ئەو مێژووە هەڵەی تیابێت هەڵەکە هەڵەی کەسێکە ئیتر ئەو کەسە ئایا کاربەدەستێکی باڵایە لە ئاستی خەلیفە لە ئاستی والیە لە ئاستی قازیە لە هەر ئاستێکی ترا کە هەیبێ ئەکرێ خەڵکێکی ئاسایی ئەو نەتەوەیە بێت ئەو میلەتە بێ ئەو ئومەتە بێکەوە بە نەتەوە و ملت و ئومەتی ئیسلامی ناسراوە ئیتر ئایا ئەو کەسە کورد زبانە عەرەب زبانە تورک زبانە هەرچیەکە مهم کە چۆتە دایرەی ئیسلام و ئومەتی ئیسلامیەوە مێژوەکەی دروست کردووە ڕۆڵی هەیە لە دروستکردنی مێژوەکە عەفو بۆیە ئەکرێ هەڵەی تیابێت و ئەکرێ باشیشی تیابێت بەڵام سیرکە کۆی مێژووی مسلمانان کۆی مێژوو کە ئێمە لە هیجرەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام مێژووی مسلمان کە ساڵی یەکی کۆچیە نووسراوەتەوە تا ساڵی 656 کۆچی لە سەڵاتە بە 656 ساڵی کۆچی حکمڕان بووە لە دوای ئەویش هەندێک تر بچر حکمڕانی هەبوو ئەمانە تەفسیلە و قسەکردن لەسەری کۆی ئەم مێژووە کۆی مێژوەکە کە تەماشایەکەی بەراورد بە کۆی مێژووی هەر شوێنێکی تر هەر دینێکی تر هەر ئایدیایەکی تر هەر نەتەوەیەکی تر باشی ئەم زۆر زۆرترە لە هەڵە و کەموکورتەکانی لە چاو مێژوەکانی تر و هینەتەوەکانی تر ئەمانە بۆیە بەلای ئێمەوەی مسلمانەوە ئاساییە لە ناو مێژوەکەمانە شتیوا ببینین ئێمە من ئەمە دکتۆرەمە ئەوە پرسم یعنی بەداخەوە ئەم تێنەگەشتنە لەم چەمکانە دابەزیەوە یعنی بۆ سەر ئاسی نوخبە خۆی بۆ خۆی نوخبە یەکێکە نوێنەت لە عین لەناو خەڵکە ئیشی ڕۆشنکردنەوەی کۆمەڵێک لایەنی تاریکی ژیانی خەڵکەوە ڕاستکردنەوەی چەمکەکانە بەڵام تۆ بینی لە ئاسی زانستیە لە ئاسی ئەکادیمیە لە ئاسی باڵا ئەم چەمکانە تێکەڵ ئەکرێن ئەم چەمکانە یعنی ئایا هۆکارێکی لە پشتەوەی تێکەڵکردنیان یاخود هەر هۆکارە نەزانیەکەیە و تێپەڕێت بەڵێ هۆکاری لە پشتەوەی هۆکارەکە ئەگە مەجاڵم بیت تۆزە بەوردی قسەی لەسەر بکەم ئێمە کە تەماشای قورئانەکەی خوای گەورە کە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وەکەذالک جەعەلنا لكل نبي عدوا من المجرمين هەموو پێغەمبەرانە خەڵک دوژمنایەتی کراوە ئەمەیە ئەفەرمێ بە ئومەتی ئیسلامی ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا بەبەردەوامی دوژمنایەتی دانەکەن بۆیە دوژمنایەتیکردنی پێغەمبەر و خودی پێغەمبەر لە سەدەمی پێغەمبەر و دەستی پێ کردووە مؤامەرەکردن لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خودی خۆی بە کوشتنی نەیانتوانی تۆمەتبارکردنی سەرکەوتوون چونکە ئەسادق الئەمینە دوای تا ئێوارە پێ بڵێن درۆزنە پێ بڵێن شاعیرە پێ بڵێن کاینە کەس باوەڕ ناکا ئەنجا مؤامرە لەسەر سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مؤامرە لەسەر قورئان ئەمانە هیچی سەری نەگرت هاتن ئەوەی کەوا تایە ئەسپی خۆیانیان تاوە ئەوانەی کەوا ناحەز و دوژمنی ئەم ئیسلامان مؤامرە لەسەر مێژوەکەی ناشرینکردنی مێژوەکەی ناشرینکردنی ئەو کەسانی کەوا ڕۆڵیان لە دروستکردنی مێژوەکەی هەبوو بە تایبەتی جیلی یەکەم جیلی سەحابە کەوا پێغەمبەری خوا فەرمێ خەیر القورونی قەرنی باشترین سەدە و چرخ و زمانە ئەوەیە کە خۆمی تام ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ڕاوی حەدیثەکە فەرمێ نازانم لە دوای ئەوە دوو سەدەی تری وت یا زیاتری وت بەڵام تا سێ سەدە پێغەمبەری خوا کافەرمێ تا ساڵی 300 کۆچیەکە 299 کۆچیەکە فەرمێ باشترین یەکەم ئەو دووەم ئەو بە دەرەجە باسیەکە ئەم مێژووە هی ئەو سەدەیە لەلانی ناحەزانیەوە زۆر زوڵمی لێ کراوە و ڕیوایەتی زۆر هەڵبەسترا و خراوتە ناو مێژووە من یەک نمونە باسەکەم ئەیبەستمەوە بە پرسیارەکەی جەنابتەوە کە بۆچی خەڵکی نوخبە و ئەکادیمی یان بە کورتی باسکی باش مەلای دکتۆر تەبەری کە یەکێکە لە سەرچاوەکانی مێژوو بە شێخ المؤەرریخین ناسراوە کتێبەکەی تەبەری پرێتی لە ڕیوایەتی هەڵبەستراوە بۆ نمونە لوتی کوڕی یەحیا کە ئەبو میخنەف ناسراوە کەسێکە زانایانی علمی ڕیجال هەمووی بە تەزعیفی کردووە هەمووی ئەڵێ نابێ قسەی لێوە گیرە تەبەری 656 ڕیوایەتی لە سەدەمی پێغەمبەر و ڕاشیدین لێ وەرگرتووە تەبەری خۆی ئەڵێ ئەم کتێبەی من شتی وای تایە قێستان لێ بێتەوە پێتان قبول ناکرێ بەڵام ئەمە خەتای من نییە خەتای ئەوەی کە بۆی نەقڵ کردوم بۆیە نوخبە یەکیەکە خۆی حقدە لە دڵیاتی بەرامبەر بە ئیسلام و بەرامبەر بە موسڵمان و ئەوێ دژایەتی بکە پشت بە چییە بەستێ پشت بە سەرچاوەی ئیسلامیە بەسە کاکەی بەلای ئێوە تەبەری شێخ المؤەرریخین نییە بەرێوەڵا لا ئێمە شێخ المؤەرریخین ثقەیشە دەی من ئەو ڕیوایەتە هێنم کە ئیسلام ناشرینەکە ئەوە تا تەبەری واڵێ
نایەوێ بگەڕێتەوە بزانێ ئایا کە تەبەری خۆی و توێتی شتی خراپ لە کتێبەکەی مناهەیە ئاگادار بن بەڵێ ئاگادار بن ئەبێ ئێوە بە دوواداچوونی بۆ بکەن و تحقیقی بکەن و لێ بکۆڵنەوە کە لێ کۆڵی دۆسیەرەکەی ئەو ڕیواتە هەڵبەسرا و ئەسڵ ئەساسی نییە ئەمە وای کردووە زمینەی خۆش کردووە بۆ ئەو کەسەی کە بیاوێت دژایەتی ئیسلامکە لە دەلاقەی مێژوەکەیەوە ئەچێتە ناوەوە پشتی چابەستێ بە تەبەری پشتە بەسێ بە ئیبن الئەثیر پشتە بەسێ بە ئیبن الجەوزی پشتە بەسێ بە ئەمانێکەوە بە تایبەتی بەوانی کە زۆر تا ئۆتۆمەتبان وەکو یعقوبی وەکو مەسعودی و وەکو ئەبوو فەرەجی ئەسفەهانی ئەمانە عمالقەی تاریخن ینی کەواتە ئەمە ڕێکی لە قوڵایی مێژووە هەیە کە من ئەم نوخبان ئێستا سەی لەسەرەکەن زۆر ینی ئەگەرێتەوە بۆ کتێبانە وەڵا براوانە ناحقیانێت چونکە شتیوایتیایە وەکو تەبەریەڵێ بیسەر دڵی پێی تێگەڵێ هێڵنجی پێ سواس دکتۆر بەڵێ دکتۆر بەهمەن یعنی ئەکرێت چۆن هەڵاوێردانیا جیاوازی بکرێ لە نێوان یعنی ئەو مەفهومە باش و خراپانەی یا ئەو مەفهومە باشانەی بۆ خۆی کە خودی ئیسلامەتی و مەفهومە خراپەکان بۆ خۆی کە خودی ئینسان بەرهەمێنێ هەی ویستە سایکۆلۆژیەکانی ئینسان کە تێگەڵ بە کۆمەڵێ بەهای پیرۆزە بێ ئەمە لە ڕوانگەیەکی زانستیەوە چۆن ئەکرێ قسەی لەسەرکەی کە ئەمەش جیا بکرێتەوە دیسان خۆی ئیمامی عەلی قسەیەکی جوانی هەیە فەرمێ نحن قوم نعرف الرجال بالحق ولا نعرف الحق بالرجال ئێمە خەڵکانێکین حەق بە خەڵکان ناسین بەڵکو خەڵکەکە بە حەق ئەناسین چەندێک حەقی پێکا ئەو کاتە بڵێن ئەمە تەواوە نەوەکو بین نمونەی کەسانێک بێنین بیکەین بە مقیاسێک بۆ پێوانی حەقەکە ئەمە ئیشکالێتێکە دروستە بێ کە کاتێک تۆ ئاگاد لە خودی ئەو ڕێنمایانە نەبێ کە ئەم ئیشی لەسەرەکە ئایا ئەم سەرچاوە فعلا ئەو سەرچاوەیە کە پەنای بۆ بردووە وەکو دکتۆر ئاماژەی پێدا یعنی زۆر جار ڕیوایەتەکە هەیەنێ ئەژڵێ وایە یعنی ڕەنگە کەسێکی سەرپێی سەطحی کاتێ ئەو ڕیوایەتە ببینێ بڵێوتە لە تەبەری هاتووە تەبەریش ئەمەیە بەڵام کاتێکە بەدواچوونی بۆکەی خودی تەبەری ئیقراری ئەمە ناکا کە ئەمە حەقیاننا یان واقعی ئەهێنێ لە لای زۆربەی مؤرخین بە مەتروک الحەدیث ناسراوە ئەی باشە بۆ ڕیوایەتێک گەیەنی لە سەردەمی بوخاری لە سەردەمی مسلیم لە صحیحەکانە هاتووە پشت بۆ نابەسی بەڵام بگەڕیتەوە بۆ سەرچاوەیەکی لاوەکی جیاوازی ئەم جیاکردنەوەی ئەم جۆرە بۆ چوونە ئەم جۆرە حەقەیە خود ناحەقا بەڕاستی بۆ گەڕانەوە بۆ ئەسڵەکانە بێت ئەو کاتە ئەتوانیت ئەیجینا ئەگەر مەسەلە دلیل و دلیلکاری نەبێت مەسەلە حەق نەویستن نەبێت هەچ کەس چی ئەڵێت چی توهمەیەک فڕێیاتوانێت جێبەجێکە ئەو کوڵێ ئەگەر علم نەبێت و سەنەدێک نەبێ بۆی بگەڕێتەوە هەر کەس فليقل من شاء أن يقول هەچ کەسێک چی ئەوێ با حەز پێکا بە ئەوە بڵێ ئەگەر تۆ مقیاسێکت نەبوو ئێمە پێویستمان بۆ مقیاسە هەیە بەڕاستی کە لە ڕوویشی ئەکادیمیەوە دراسەیەکی ورد بکەین هەتاوەکو بتوانین بەرامبەر قەناعەت پێ بگەین کە چەندێک ئەگەر ئەوێ قەناعەت بکە چونکە کۆمەڵێکەیە بتەوێت زۆریش محاولە بکەی و هەچی حقیقەتێکی زانستی هەیە بێنیتە بەردەمی ئەو لە ڕێوە بڕیاریاوە کە قەناعەت بتوانێت دکتۆر مەوزوعەکەی زۆر قسەی لەسەر کراوە لەوانەیە بابەتێکی کۆن بێ بەڵام تازە ئەکرێتەوە ئێمەش ناچارین لێرەوە قسەی لەسەر بکەین یعنی زۆر جار قسە لەسەرەوە کرێت کە ئیسلام لە پێناوی پاراستنی بەهاکانی خۆیان یا چەسپاندنی پرەنسیپەکانی خۆی یا ئەوەی کە لە ناو دەقەکانی ئیسلامە هاتووە هەموو ڕێگەیەکە گرێتە بەر لە غەیری خۆی و نەیارانی خۆی وانەی لە دەرەوەی ئیسلام بە خوێن ڕشتن بە زوڵم و چەوسانەوە و داگیرکاری ئەوەی کە زۆر جار لە فتوحاتی ئیسلامیا باس کراوە یعنی ئەکرێ ئەمانە چۆن ڕوانگەیەکی بابەتی پێ بدرێ کە ئەوەی بۆ خۆی خودی ئیسلام داوای ئەکاوە ئاینی پیرۆزی ئیسلام ئیشی لەسەرەکە لە ناو کۆمەلگاکانەوە لە پرۆسە و عملی فتوحاتی ئیسلامی ئەوانە ئیشی بۆ کراوە چۆنە و ڕاستیەکەی بۆ بینەران زیاتر ڕوون کرێەوە چکە یەکێک لە کێشەکانی با دیسانەوە بڵێمەوە خەڵکی خوێن هەندی بەشێ لە خوێنەواری ئەمڕۆ کە ڕووداوێک ڕوو ئەدات ڕاستەوخۆ ئەگەڕێنەوە بۆ ناو تونێلەکانی مێژوو ئەم ڕووداوە کۆرانە دێن و جارێکی تر گەرمیانەکەنەوە بامسەجان ئەگەر تۆ لە خودی ئەو مێژووەش بە کە بخوێنیتەوە دراسەیەکی ڕاستی بۆ بکەی ئەگەیتەوە قەناعەتەی کە ژیاننامە و سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێویستە خەڵکی پابند بێ بە ئەو شێوازە ئاشتیانی کە ئەو بەرپای کردووە
لاسای ئەو بکەیتەوە کاتە ئەگەیتە قەناعەتێک کە حقیقەت لەکوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 13 ساڵ لە مەکە بوو، تعداشی لێ ئەکراوە، خەڵکیشی ئەکوژرا لە بەرچاوی و سوکایەتیشی پێ ئەکرا، دەستی لە کەس بەرز نەکردەوە. نەک ئەوە هاتنیانەوە بایەمە جوابیان بیتەوە فەرموو نەخێر کوفوا ئەیدیکم وأقیموا الصلاة، دەستان لێیان پارێزن و ئێوە جارە خەریکی نوێژەکانی خۆتان بن. یعنی دین لە ناواخنیە لە مێژوویدا لە سیریا بخوێنیرەوە. یعنی خوێندنەوەی ئەوە سەیرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دوای شاکە کاتێک ئەچێتە مەدینە یەکەم کاری چییە بێ بۆ ئەو مجتەمەعە؟ پێکێنانی دەستورێک بۆ ئەوەی کە هەموو خەڵکەکان هەموو جیاوازەکان کۆ بکاتەوە. باش ئەمە لە کوێی ئیسلامدا جێ ئەبێتەوە بڵێ ئیسلام بۆ جێبەجێکردنی ئەوانەی کە بیەوێ ڕێبازی جاجاگرێتە بەر. نەخێوان نییە، یعنی پێچەوانەکەی بیزەبەت ڕاستە. سەیر مەقاصدی شەریعەکە، مەقاصدی شەریعە هاتووە یەکێ لەوانەیە پاراستنی نەسلی ئینسانە، پاراستنی عەقڵی ئینسانە، پاراستنی نەفسی ئینسانە. چۆن ئەمە جێ بێتەوە لە ئیسلامێکدا کە بە خەڵکی ئەڵێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین؟ چۆن جێ بێتەوە کە فەرمێ وەڕەحمەتی سەبەقەت غەضەبی؟ یعنی خوای گەورە لە هەموو صفات و ئینەکانیدا کە پێت ئەڵێ ئێمە ڕەحمەتە، ئێمە عەدلە، ئێمە چاکەیە، ئێمە ڕەحمانە ڕەحیمە، بۆ ئەمە ئەکەیە بۆ یەکە ئینسانەکان فێر بێ لەسەر و چەمکانە. چۆن ئەم چەمکانە لە ئیسلاما جێگەی بێتەوە؟ ئەسڵەن ئیسلامێک هاتە ناو کۆمەلگایەک و کۆمەلگایەکی جاهیلی بوون، زۆر شانازی بوو کە کچەکەی خۆی زینە بەچاڵە کرد، زۆر شانازی بوو دوور لە ڕووی بینەری بەڕێز و جەنابتان 30 دانە ساڵ لەسەر جۆرەکەی شەڕ بکەن و چەندین خەڵکی تا بکوژرێ. ئیسلام دێت ئەم مەفاهیمانە هەمووی ڕاست دەکاتەوە. ئیسلام کەسێکە بینێ ناوی حربە پێیەکا بە سەلام، خودی ناوەکان تەنانەت ئێوێ حاڵەتێکی نەفسیان لەسەر دروست نەبێ، تەبیعەتەکان وا دەرکاکە و کەسە جۆرێک لە شەڕەنگێزی پێوە بکە. هەر لە سەرەتاوە لە هاتنە ناو ئیسلامیەوە لەسەر سوورەتی فاتیحا و الرحمن الرحیم و مالکی یوم الدین ئەم چەمکانەتی یەگەیەنێ کە کەسێکی بەخشندە بێ، کەسێک بێخوایەکی خۆش بووە کە بەخشندەیە، کە میهرەبانە. چۆن ئەمە لەوەی جێگەی بێتەوە کە ئەگەر ڕووداوێکی تاریخی لە شوێنێکەوە هاتبێ بتەوێتەوە ئەمە کەسێکی ناحەز بێت، ئەمە والێک باتەوە کە خودی ئیسلام ئەوێت وا بکە. ئەوە دەستوریی مەکیافیلیە بەڕاستی کە الغایة تبرر الوسیلە، کە پێی وایە حەج وەسیلەیە بگرێتە بەر بۆ تاقیکردنی ئامانجەکەی. ئیسلام هاتووە دژایەتی ئەو جۆرە بیر و بۆچوونە. بەڵێ سوپاس. دکتۆر حسێن، زۆر جار یعنی ئێمە وەکو کورد ئایا توانیومانە سوود لە ئیسلام وەرگین بۆ بەهێزکردنی خۆمان لە هەڕە هەندێکی جیاوازەوە بێت، لە ڕووی گوتاری نەتەوەییوە، لە ڕووی گوتاری سیاسیوە، لە ڕووی خۆ بەهێزکردنەوە تاوەکو فەرهەنگ و شارستانێکی بەهێزمانە بێ ئێمەش بتوانین وەکو گەلانی تر شانازی پێوە بکەین، هەروەکو تورک و فارس و عەرەب توانیوانە سوودی لێوەربگرن، بۆی ئێمەش بۆ خۆی تەجاوزی ناو ئەم تۆمەتانە بکەین وەکو کورد، وەکو نەتەوەی کورد. بەڵام حەزەکەم پێشەوەی وەڵامیان پرسیارە بەمانەیە ئیزافەیە بۆ سەقسەکانی جەنابی کاک دکتۆر. دینی ئیسلام خۆی بەناوی کە خۆی معنای سەلام و ئاشتی و پێکەوە ژیانە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لەن تەدخولوا الجەنەتە حەتتا تؤمنوا ولن تؤمنوا حتى تحابوا أفلا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. لكن بكردي لبر كاتەکەی نەبێ، یعنی بەهۆی سەلام و خۆشەویستی و ئاشتیەوە ئەبێتە هۆکاری چوونە بەهەشت. ئاوا ئیسلام خەڵکی پەروەردە کردووە، لەسەر شەڕەنگێزی و لەسەر ئەوانە خەڵکی پەروەردە نەکردووە، خەڵکی تووشی فێری شەڕەنگێزی خوێن ڕشتنەوەانەوێ بەداخەوەکەوە بەو شێوازە وێنە ئەکرێت کە ئیسلام مێژوەکەی هەمووی شەڕەنگێزی خوێن ڕێژیوانە گە دەرفەت بوو لە پرسیاری ترا بێنە سەری. سەبار بە پرسیارەکەی بەڕێزت کورد مەبەست ئەگە ئێمە مەبەستمان ئەوە بێ وەکو عەرەب و تورک و فارسی ئێستا سوودی لە ئیسلام وەرگرتە بێت بۆ خۆی نەخێر، بەس وەکو ئەوی کە ئیسلام ئەیەوێت سوودی لە ئیسلام وەرگرتە بێت و خزمەتی مرۆڤایەتی پێ کردوێ. بەڵێ ئێمە لە مێژووی ئیسلامە مێژوویەکی پرشنگداری کورد هەیە کە هەتا ئێستا جێگەی شانازیە کە سەلاحەدینی ئەیوبیە لە کاتێکا کە حکومڕان و دەسەڵاتی بەشێکی زۆری دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی وجودی خلافەی عەباسیشە بەدەستیەوە بۆ بە ناوی دەوڵەتی ئەیوبیەوە کە لە سەردەمی ئەوە سەردەمی دووەیلات بووە، دەوڵەتی سامانی و دەوڵەتی غوری و دەوڵەتی غەزنەوی و دەوڵەتی تاهیری و دەوڵەتی ئەمانە هەبووە. دەوڵەتی ئەیوبی کە ئەڵێ دەوڵەتی ئەیوبی هەموو کە زانیوێتی دەوڵەتی ئەیوبی بنەماڵەی ئەیوبی کورد بوون، حکومڕانیان کردو، خەلیفەی عەباسیش دانی پیاناوە.
و ئەوەی کەوا لە عشرەت و بنەماڵە و کوڕەکانی وینی بوو هەمووی والی و کاربەدەستی ویلایەتەکانمانە خودی مەکە و مەدینە لەژێر دەستی سەلاحەدینی ئەیوبیا بوو وڵاتی شام لەژێر دەستی سەلاحەدینی ئەیوبیا بووە وڵاتی میسر لەژێر دەستی سەلاحەدینی ئەیوبیا بووە قودسی ڕزگار کردووە لەژێر دەستی خاچ دروشمەکان یان خاچپەرستەکان کەوا ناویان ئەبن و پیانە ئەمە گەورەیە بۆ میلەتی کورد بەڕاستی بەڵام ئێستا ئێمە یعنی بەشێکی زۆر بەداخەوە لە نەوانی کەوا وەکو ڕۆشنبیر ناسراونەوەمانە دژایەتێکی زۆری سەلاحەدینی ئەیوبیەکەن و تەبەڕای لێ ئەەکەن و لەولا شۆڤێنی عەرەبیەکان سوود لەمە ئەبین و زیاتر ئەوانیش سەلاحەدینی ئەیوبی و مێژوەکەی ئەشێوێن و بەلای عەرەبا و بەلای خۆیانەدا ئەتاشن و کوردیش تەبەڕای لێ ئەکات و اینێکە ئاگینا بەڵام سەیرەکەی عەرەب کە لەم سەردەما تورک فارس بە ناوی ئیسلامەوە و بەڵام عنسوریەتی نەتەوەیی خۆیان تیا گەورە کردو بەرجەستە کردو حکمی غیری خۆیانی پێکەن و هەر بە نەکبەتی ئەمەش نەکبەتی میلەتی کوردیش بەشێکمان دوو بەشمان لەژێر دەستی عەرەبایە بەشێکمان لەژێر دەستی تورکایە بەشێکمان لەژێر دەستی فارسایە هەر سێکیش لەم نەتەوانە بە ناوی ئیسلامەتی و ئیسلامەوە زوڵم لە میلەتی کورد دەکەن و خاکی کوردستان بەدەستی غەرب بەدەستی فەڕەنسا و بەدەستی بەریتانیا ئەمانە لە مؤتەمەرە کۆنەکانی مؤتەمەری لۆزان وەمانە خاکی کوردستانە بەش کردو وەکو بەشە میراتی دابەشی ئەم سێنەتەوەیان کردووە تورک و عەرەب و فارس ئەوانش بە ئارەزوی خۆیان میلەتی کوردە چەوسێنەوانی میلەتی کورد نەویستووە بە شێوازێکی عنسوری حکمڕانی بکات سەردەمی سەلاحەدینی ئەیوبی يعني همو او قالوا نتواني حتى بخودي عربي شوكه لجدسي صلاح الدين ايوبي ابو حتى يستاجينا رزايتي كانيه لو كوا صلاح الدين ايوبي وحكمتك صلاح الدين ايوبي خلقي توسان بيته هل لجر ساي حتى زور كون جنان لجر ساي دولتي عثمانيه كرتشن امارتي هو او امارتي بابان وامارتي سوران وامارتي اردلان امانه هم لسدمي حكم عثماني ابو امارته حكم راني خوانيان كردوه بەڵام بەهۆی ناتەبایی خۆیان لەگەڵ یەکتریا و کە ئەمە نەخۆشیەکی کوشندەیە لە ناو قیادە و سەرکردەکانی میلەتی کووردا بە درێژایی مێژوەکەی کە تەبانین لەگەڵ یەکتریا دژی سەری ئیمارەتەکان کە ئەوەنەی لەگەڵ غەیری خۆیان ناشەڕیان کردووە لەگەڵ ئەوەنە لەناو خۆیان نەشەڕیان کردووە. بەڵام دکتۆر زۆر جار یعنی ئەوەی کە قسە لە سەری ئەکرێ ئەمانە بەشێکی تێکەڵ کراوە بە ململانە سیاسی و ئایدۆلۆژەکان مەسەلەی دین ئەهێنە ناوە یعنی مەسەلەی دین ئایا بۆ خۆی خودی دین چ پەیوەندی بە ململانەیەکی سیاسیەوەیە ململانەی سیاسی لەسەر دەسەڵاتی سیاسی لەسەر نفوس و حکومڕانیە بەڵام ڕاستە و خۆ کاتێکە دیسانەوە من ئەچمەوە بۆ لای نخبە و ڕۆشنبیری کورد و ئەوانەی پیانە وترێ خەڵکێک زیاتر لە ناو کۆمەڵگا ئەتوانن ڕێنیشاندەر و ڕووناکەرەوەی ڕێگا جیاوازەکان من بۆ ئەوی خەڵک زیاتر تێبگا قسە لەسەر ئەوە کرێت دین بۆ خۆی ڕۆڵێکی نێگەتیڤە بینێ لە ناو ململانەکانە. نەخێر دین ڕۆڵی نێگەتیڤ نابینێ دین خۆ چییە؟ دین کۆمەڵێت دەقا کێ بەرجەستە و پیادەیەەکە مرۆڤەکان بەرجەستە و پیادەیەکەن بە باشی بەرجەستە و پیادەیکە شتێکی باش پێشکەشەکەی بە خراپە بەرجەستە و پیادەیکە شتێکی خراپ پێشکەشەکەی ئەوە خودی دینەکە نییە کە ڕۆڵی خراپە بینێ خودی ئەو کەسانەیە کە تەمسیلی دینەکەگەن خۆیان وا پیشانێن کە تەمسیلی دینەکەن نوێنەری دینن بەڵام کە تەماشای هەڵسوکەوتەکەی ئەەکەی زۆر دوورە مامەسا قسێکی جەنابی دکتۆر قسێکی عەلی کوڕی ئەبوو تالیب هێنا کە ئێمە ینی ئیسلام وای فێر کردوین هەڵسوکەوتی کەسەکان نەکەینە مقیاس و پێوەەر بۆ ئیسلام بەڵکو ئیسلام مەکەیتە مقیاس و پێوەەر بۆ هەڵسوکەوتی کەسەکان لە شێخ حەسەنی بەسرییان پرسی چییە بەرامبەر بە کەسێک بە بەرماڵەکەیەوە بەسەر دەریایە بە هەوا ئەڕوات فەرمی سەیری کردەوەکانی بکەن ئەگەر لەگەڵ قورئان و سونەتە هاتەوە ئەوە کەرامەتێکە و لەخوا و تەصدیقی بکەن بەس ئەگەر کردەوەکانی نەهاتەوە لەگەڵیا باوەڕ پێ مەکەن ئەوە شەعوەزە و ئەوە کەهەنە و ئەم شتانەیە کەەوە ئەیکا سیحرەیان شتێک لەم بابەتانەیە لەبەر ئەوە ئەو کەسەی کەوە بەرجەستەی دەقەکان ئەکات ئەوە ڕۆڵی باش ئەبینێ یا ڕۆڵی خراپ ببینێ نەک دەقەکە خۆی ڕۆڵی باش یا ڕۆڵی خراپ ببینێ دەقەکە کاریگەری هەبێ لەسەری بەڵام من لێرە حەزەکەم یەک ڕوونکردنەوە بم من لە زۆر شوێنە مەجلیس و شتاکە قسە ئەکرێ ئەڵێ کاکە ئەمە چییە کەسێک شتێکی باشی کرد ئەکەم بە منەت بە فەزڵ بۆ ئیسلام هەر ئەو کەسە خراپی کرد ئیسلامی لێتە بەڕاکەن بەڵێ وایە بۆ وایە چونکە ئیسلام
دقەکانێتی قورئان و سنەتی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام هیچ دقێکی نییە کە خەڵکی هانمە بۆ شتی خراپ. هەر کاتێک کەسێکی مسلمان کردەوەی چاکی کرد کاریگەری دقە ئیسلامیەکانە لەسەرێتی دقە ئاینەکەی لەسەرەتی بەسەکە کردەوەی خراپی کرد وەڵا ئیسلام لێ بەریە چونکە دقێکی لە پشتەوە نییە ئەم کەسەکە کردەوە خراپ. سپاس دکتۆر بۆ تەواوکاری وەڵامەکانی دکتۆر حسێن دکتۆر بەهمەن. یعنی بۆچی دین بارگاوی ئەکرێ بە ململانێ سیاسی و ئایدۆلۆژیەکان ناکۆچیەکان یاخود بە تعبیرێکی تر بڵێم یعنی بەرژەوەندی ئیقلیمی وڵاتان و بەرژەوەندی نێودەوڵەتی زۆر جار یعنی ڕۆڵی هەیە لەوەی کە کێشە دروستەکات بە تایبەتی ئێمە وەکو نەتەوەی کورد کێشەکانمان بەشێکی زۆران پەیوەندی بەو ژینگە جوگرافی و کۆمەڵایەتی و دراوسێتیەوە هەیە کە لە ڕووی هەرێمی و لە ڕووی نێودەوڵەتیەوە دروستە بێ. یعنی مەبەست چییە؟ قەست چییە لەوەی کە دین ئەهێنرێتە ناو هاوکێشەکانەوە بەشێکی وەکو ململانەی دینی وێنایەکەن؟ خۆی قەستەکە زۆر جار مەسەلە قەستێکە کە لە نەزانیەوە سەرچاوی گرتووە چونکە موسیبەتی ئینسانیەت چییە؟ جەهلە. زۆر جار ئەم جەهلە شۆڕە بێتەوە بۆ ناوی ئەوەی کە جەنابەت ئەڵەی نوخبە، یعنی مەرج نییە نوخبە هەموو شتێک حەقەکانی لابێت. زۆر جار ئەو نەزانەیەوە ئاکات یعنی بە چواردەور بە ئەو ژینگەی کە تایە ئەبێت زۆر جار کاریگەر ئەبێت و کارلێکراوە بێ لەسەر ئەو حاڵەتی کە لە ناو کۆمەلگاکەدا هەیە. خاڵێکی تر هەندێک لەوانە فعلەن بە هۆکارێکی ئایدیایی لە ئایدۆلۆژیەک لە پشتیانەوە هەیە کە ئەیانەوێت ئەو مەسائلانە بوریژێنن. ئەژینا ئێمە لە حەقەکە بڕوانین لە خودی ئیسلامەوە چەندێک ڕێگەی داوە تورکیەک دەوڵەتی هەبێ هەر هێندە ڕێگەی یاوە کوردێکیش دەوڵەتی هەبێ، چەندێک ڕێگەی یاوە عەرەبێک دەوڵەتی هەبێ بە هەمان شێوە ڕێگەی یاوە کە کوردێکیش دەسەڵاتی خۆی هەبێ. یعنی ئین ئەکرەمەکم عیند الله یەتقاکم لەکوێی ئەم پرسیارەیە جێ بێتەوە ئەگەر بڵێ وەڵا خودی ئاینی ئیسلام بۆ کورد بووە بە مەینەتی نەخێر ئەوە خەڵکەکانە مەینەتی و نامەینەتێکە دروستەکەن. خاڵێکی تر ڕەنگە پەیوەندی هەبێ بە خودی کۆمەلگاکەمانەوە. ئەدمۆنس لە سەردانی کە لە ساڵی 1920 واتە لە کۆتایەکانی قەرنی 19دا سەردانی باڵێن سەرەتاکانی سەدەی 19 سەرەتاکە لەو کاتەیە سەردانی کوردستانەکە یەکێک لەو کەسانی کە ئیبینی عوسمان پاشایە ئەڵێ ئێوە بۆچی مێژووی خۆتان نەنووسیوەتەوە؟ ئەڵێ ئێمە جا مێژووی ئێمە چ پێویستەکە خۆ ئێمە مێژووی کەسانی ئەولیا و عالمان و خولەفا و ئەمانە نینە تاوەکو پێویستکان مێژووی خۆمان بنووسینەوە. بۆیە لە دوای ئەوە ئەدمۆنس فێریەکە کە وەرن بە مێژووتان بنووسێتەوە. ئایا ئەمە لێرەدا چی خاڵێک وای کردووە کە بهێنیت بەسەر ئیسلامدا کە وعیەکی سەقافی وانە بێ جا تەوعیەی سەقافی لە ئاستی کەسانێکی باڵادەستا ئەوەی واتوێ ئەبێ کۆمەلگاکە چۆن بوو بێت. یعنی ئێمە ڕاستە حەقە ئەم قسەیە بەڵام ئەبێ ئەم حەقەڕەقە قبوڵکەین کە کۆمەلگای خۆشمان وەکو ئەو پێویست کاری نەکرد وەکو کۆمەلگاکانی تر کە کاریان کردووە لەسەر بنیادنانی ئەو دەوڵەتە. ئێمە ڕاستە ئیشمان بووە خەڵکی عالممان تیا دروست بووە فەقیهمان دروست بووە بەڵام خەڵکی ئومەرا و خەڵکی دەسەڵاتدار خەڵکێک کە بیر لەوە بکاتەوە کە خەمخۆریکی منتیقەکەی خۆشی بکە لە دوو هۆکار بەدەر نییە. هۆکارێکیان سەردەمەکەی بە پێویستی نەزانیوە چونکە ئەم مەسائلی قەومیەتی کە ئێستا ئێمە لێکینەوە ئەوان ئاوالێکیان ناوە سراعی قەومایەتی نەبووە. ئەو کاتە نەبووە جەنابتانە دوان ئەزانن کە لە دوای سەورەی فەڕەنسیەوە ئەو جۆرە کیانات و ئەو مەسەلەی قەومیەکە دەوڵەتی لەسەر دروست بکرێت دروست بووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک خەمخۆری هەیە کە ڕەنگە بڵێ کابرایەکی تورک کردوێتی کابرایەکی عەرەب کردوێتی کابرایەکی فارس کردوێتی ئێمە کەمتر بەلای ئەوەیە چوون چونکە پێمان وا بووە کە هەمی سەرەکیمان نییە. یعنی ئەمە ڕەخنەیەکە ئەکرێت لە ئێستا ئەو ڕەخنەیە بگیرێ ئەی ئەوە نزیکەی زیاد لە سەدان ساڵە ئیسلام و سیاسەتەکەی و هەمووی دوور کەوتۆتەوە لە ناو کۆمەلگادا ئەی بۆ لەم کاتەیە ئەمە بۆ ئەم خەمخۆریەمان نەکردووە. ئەدی پێم وایە من ئەمێ یعنی ئەوە بڵێم ببوورە دکتۆر یعنی ئەوانە چێن لە پشتی ئەمانەوەن یعنی بەڕاستی ئەمە ئایا
پلان بۆ داڕێژراوە لە پشتی دروستکردنی ئەوانەوەن زۆر جار ینی پەلاماری مقدسەکانە درێ ڕموزەکانە درێ بە تایبەتی ئێسم ڕووداوانەی ئەم دوایە ئەبینی سەیری ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان کە سەیری ڕایەکی خەریکە نیمچە ڕایەکی گشتی دروستەکرێت بە تایبەتی تەنانە ئینسانی بڕواداریش ئیتر نازانم لە سادەیی و نەزانایە کەوتۆتە ژێر کۆمەڵە کاریگەریەوە قسە لەسەر هەندێک ڕەموز و مقدساتی ناو مێژووی ئیسلامیا ئەو مقدسانی کە لای ئینسانی مسلمان و باوەڕدار پیرۆزە پەلاماریانەدەن و قسەیان لەسەرەکەن و نیشانەی پرسیارە خەنە سەریان ینی ئەمە بە بڕوای تو چێ لە پشتی ئەمانەوەی مامۆستاگیان ئێمە تا ئێستا خودی حکوومەت و دەسەڵاتدارەکەشمان خاوەنی دەستورێ نین یعنی دەستورێک نییە حدودەکان دیاری بکە کامە قودسیەتە کامە خەتی سوورە کامە کە لە هەموو وڵاتێک ئەمە هەیە یعنی ئێستا لە سیستەمی بەریتانیا کەسی قسە بە سەلی بڵێ حکومەکەی 6 مانگ حکومە تەنانەت کەسایەتەکان دکتۆر وازە حکم و یاسا بێنە بەڵام من ئەمەوێت سەرچاوی نەشوونەماکردن و گەشەی ئەمە بدۆزمەوە ئەمە لە چیەوە سەرچاوی خاڵی سەرەکی توانین بڵێن دەسەڵات زۆر جار وا ئەکات کە ڕێگەیەک ئەیا بۆەوەی کە خەڵکی هەموو سنوورەکان ببەزێنێت لای ئاسایی بێت ئەژینە بۆچی کاتێک ئەبینین کەسێک کە تەنها ناوی بهێنرێت لە میدیایەکەوە لە شاشەیەکەوە بۆی هەیە لە دادگا شکات بکات و حەقی خۆی داوا بکات لەوەی کە سوکایەتی پێکراوە ئەی بۆ عەقیدە و بۆ مەبادیئەکان ئەم سنوورە نەبێت یعنی مەبەستمانەوە نیە ئازادی خەڵک کەس بگیرێ نەخێر بەس مەبەستمانەوەیە ئەو کەسانەی کە بە حەق قسە ئەکەن بە توێژینەوە بە عەسڵی مۆزوعەکە قسە ئەکەن با ڕێگەیان بیرێ لە سنوورێکی دیاریکراوی خۆیدا بەس نەک بە شکاندن و بە سوکایەتیکردن و بە ئەو ئوسلوبەی کە ئێستا بەداخەوە گیراوەتە بەروکە ڕۆژانەی بیستیت و ئەیبی دکتۆر حسێن ماوەی بەرنامەکەش تەواوە بێ بەسەمەوێ وەکو دووە پرسیارەوە بەڕێزی شت کێ لە پشتی دروستکردنی ئەم پەلاماردانانەوەیە یعنی بۆچی دین وەک پێشتر وتم ئەهێنرێتە ناو ململانەکان بەڵام قسە لەسەر ڕەموز و مقدسەکانیش ئەکرێ زۆر جار ینی ئەگەر لەم شاشەیەوە ینی گونجاو بێ بیڵێم قسە لەسەر بۆ خۆی ینی خەڵک ئێوە مخاتەبەی نەعوذ بالله مخاتەبەی خوا ئەکاڵێ بۆ نایتە سەرخەت و بۆ وەڵام نایە یعنی خەڵکی بڕواداری زۆر جار هاتوۆتە سەر ئەوە هەندێک لەوانەکە کەوتوتە دەژێر کاریگەری ئەو هەژمونە ئیعلامی کە زۆر جار لە ڕووداوێکەوە دروستە بێ بەڵام سەرچاوەکەی تەموو مژاوێت تا دوجار ڕوو نەبێتەوە کە خودی ئەم ڕووداوە بۆ دروستبووە چی دروستی کردووە و سیناریۆکان کامانان لە پشتیەوە ئەو ڕووداوانەی کە لەم ناوچەی ئێمە دروستە بن ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست کە بە وڵاتە ئیسلامیەکان ناسراوە لە ڕاستیە هەموو ڕووداوەکان بەرنامە بۆ داڕێژراون هەمووشمانەوە زانین ینی بڕوا ناکەم کەسێک هەبێ نەزانێت لەوەی کە ئەم ڕووداوانەی لەم ناوچەی ئێمە دروست ئەبێت خۆمەجهر ئەمەی خۆرئاوانیە هەموو ئەو ڕووداوانەی ترکەوە لەم ناوچەی ئێمە لە یەمەن تا و لە سووریا و لە لیبیا و لە میسر و لە سعودیە و لە ئێران و لە هەموو ئەمانە ئەمە هەمووی بەرنامە بۆ داڕێژراوە یعنی دیدەکە دیمی و زانستیەکەشەوە هەمووی ئەمە واقع هەر کەسێ ئەمە تۆ لە تۆش لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژی نەخێ مەسەلە ئایدۆلۆژینی ئەمە حەقیقەت و واقعەکە هەر کەسێ بڵێ ئەم ڕووداوانە لە خۆیەوە ڕوئەیە ئەمە وابزانم نایەوێت دامە ڕاستیەکە بنێ ئەمە هەمووی بەرنامە بۆ داڕێژراوە ئەو دەستەی ئەو کەسەی ئەو لایەنەی ئەو وڵاتەی کە ئەو بەرنامەیە داڕێژێ لەگەڵیشیا بۆ تەواوکاری بەرنامەکە دژاتیکردنی ئیسلام بە ناوی ئیسلام خۆیەوە ناشرینکردن تەشویقکردنی لەگەڵ هایەتەکایوانە سیرەکەی لە کاتێکا کە بەریتانیا هەندستان داگیرەکات کاتی خۆی لە مێژووی ناوەڕاستە لە پێش جەنگی جیهانی دووەم و لە بینی جەنگی جیهانی دووەم و یەکەم و ئەم شتانە سیرەکەی لەوێ حرەکەی قادیانی و ئەمانە لەگەڵ داگیرکردنی هەندستانە یەتەکایەوانە دروستە هەر بە ناوی دینەوە هەر بە ناوی ئیسلامەتیەوانەیە دژایەتی ئیسلامەکرێت لێرە لەم وڵاتەی خۆمانە کە ئەم ڕووداوانە ڕوئەیە لەگەڵیا دژایەتیکردنی خوا و دژایەتیکردنی پێغەمبەر و دژایەتیکردنی ئیسلامەمانە خەڵکی مهم ئەمە بخەنە ناوەوە ئەتە خەڵک عاتیفیە سیرکە لەوەچە من بەبیرم نازان بەڕێستان لە کاتێکە کە حیزبی بەعەز ئەنفالی میلەتی کوردیە کرد
یعنی خەڵک مووقیفی لە ئێستا زۆ خراپتر و بەرامبەر بەخوا و بەرامبەر بە قورآن و بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام بینیشمان مەسیری سەدام حوسێن چی لێ هات نتیجەی ئەو کارە خراپانەی کەوا کردی خوا هاتە دەنگ لەسەر میلەتی کورد سەدامیشی بەو شێوەیە لێ کرد بەڵام خەڵک عاتیفیە خەڵک پەلەیەتی خەڵک ئەوەی کە بیر لە هەڵەکانی خۆی و سەرکردەکەی خۆی ناکاتەوە بۆ ئەمەش هۆکارەکە تایە. بەڵێ سوپاس دکتۆر من لێرە ئەوە سم بەشی دووەمی بەرنامەکەمان بابەتەکانی تر هەڵەگرین بۆ بەشی دووەم سوپاس بۆ دکتۆر حسێن محەممەد ساڵح مامەسای زانکۆ و توێژەر لە مێژووی شارستانەتی ئیسلامی سوپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەهمەن ساڵح مامەسای زانکۆ و توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست و خۆرەڵاتناسی کە لەم بەرنمەیەدا ئامادە بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شەوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی مەودا کە تایبەتە بە قسەکردن یا ئاوێزانکردنی ئیسلام بە شەڕە خوێناویەکانی ناومێژوو تا بەشی دووەم بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.